بەڕێزانە کاتتان باش هاتمەوە پێشبەرتان بۆ پێشکەشکردنی بابەتێکی دیکە و قسەی جیاوازتر لەسەر ئەخلاقی موسڵمانان. ئەو ڕۆکە باس لە ئەخلاقی موسڵمان دەکەین. چەند پرسیارێک دەوروژێنی سەرەتا بەبێ ئەوەی بڵێن کە هەموو موسڵمانێک بە ئەخلاقیان بێ ئەخلاقا و یانیش هەموو غەیرە موسڵمانێک بە ئەخلاقیان بێ ئەخلاقا. مەبەستمان ئەوە نیە، بەڵام لەو بەرنامەیەدا بە تایبەت باس لە ئەخلاقی موسڵمان دەکەین کە زۆربەی زۆری موسڵمانان پێیان وایە ئەوەی موسڵمان نەبێ بێ ئەخلاق، یعنی هیچ ئەخلاقێکی نییە. ئەمە بە دوور و درێژی دەخینە سەر مێزوو و نەشتەرگەریەشی تەواوی بۆ دەکەین. یعنی ئەو پرسیارانە دەوروژێنی ئایا لە ئەوروپا ئاتاییستێک، ینی بە قەولی ئەوان بێدینێک بۆ لە کاروبارەکانیدا کە لە سعاتی خۆیدا دێتە سەرکار، لە سعاتی خۆیدا کار بەجێدێڵی، لە کاتی کاردا یاری بە تەلەفۆنەکەی ناکە، لە شوێنی کاردا تەلەفۆنەکەی ئیسیسمار ناکە و بەکار ناهێنی بۆ ماڵەوە و بۆ بەرژەوەندی شخصی، لە کاردا تەماشا دەکەین واستە و واستەکاری لە لای ئەو نییە، برایەکی بێ، خوشکێکی بێ، دایکی بێ، ویانیش هەر هاوڵاتێکی کە بێتە لای ئەو هەمان کاری بۆ دەکە و لە هەمان کاتدا تەماشا دەکەین درۆ ناکە و لە هەمووی گرنگتر کارەکانی بە زەوق و سەلیقەت دەکە. بەڵام تەماشا دەکەین لە لای موسڵمانێک نە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست حتا لە ئەوروپاش ئەوە نابینین، یعنی چەندین جار ئەبینین لە ئەوروپا، یعنی هەڵسوکەوتی مناڵێک ویانی ژنێک ویانیش پیاوێک دەبینین کە چۆن سواری پاس دەبی، لەوەدا ئەتوانی بزانی کە هەڵسوکەوتی ئەو کەسە هەڵسوکەوتێکی زۆر زۆر جیاوازە، نازانی سواری پاس ببێ، نازانی دانیشێ، لەناو پاسەکەدا دەقیڕێنێ، ئیتر ویانیش زبڵ فڕێدان. هەروەکو وتم ئەمانە هەمویان بخەیە پاڵ موسڵمانان ڕاست نییە، بەڵام ئێمە ئەوڕۆ باس لە ئەخلاقی موسڵمان دەکەین، چونکە وەکو وتم هەم ئیسلامەتی هەم زۆربەی زۆری موسڵمانان، ئەڵێم زۆربەی زۆری موسڵمانان پێیان وایە ئەوان لە هەموو کەس بە ئەخلاقتر. و لێرەدا دەبینین کۆمەڵێک کێشە هەنار وەکو لە نمونونەکاندا باسم کرد، لە ناو بابەتەکەدا نمونەی دیکەتان بۆ دێنمەوە، نام هەوێ ئەوە بکەم. یعنی ماوەیەکی زۆرە هەوڵمدا خۆم بگەینمە سەرچاوی ئەو ئیسلامانەی کە خۆیان لەو قەیرانە ڕزگار کردووە و یانیش لەسەر قەیرانی ئەخلاق لەناو ئیسلامدا ئەتوانم بڵێم لێکۆڵینەوەی ئۆبجکتیفیان کردووە و من چەندین سەرچاوی باشم بەدەستکەوتن، چەندین تێزی دکتۆراتم بەدەستکەوتن و خوێنمەوە، ئیتر کۆی ئەمانەتان ئەمڕۆکە پێشکەش دەکەم و بە بڕوای من کێشەی ئەخلاق لە ناو موسڵماناندا بریتە لە چوار کێشە بەگشتی و ئەو چوار کێشانە یەکەمینیان پەیوەندی بە پارادیگمی خودی ئیسلامەوە هەیە. یعنی هەروەکو دەزانن لە ئیسلامدا بنەماکانی ئیسلام فقه، پاشان کەلامە، پاشان ئیتر سۆفیەکانن و پاشان بابەتی دیکەدن. کێشەی هەرە گەورەی ئیسلام موسڵمانان لەوەدا دەبینم کە لە فەقدا هەیە، یعنی فقه تاوانباری سەرەکیە، هەتاوەکو فقی ئیسلام لە سێدارە نەدرێ نەکوژرێ، ئیتر ممکنە جارێکی تر ئینسانی موسڵمان بە ئەخلاق ببێ. من بەو شێوێ دەکەومە ناو باسەکە. بۆ لەبەر ئەوەی فقی ئیسلام داهێنەری گەورەی فقی ئیسلام بریتە لەوەی کە چۆن موسڵمانێکی کولتوری واتە موسڵمانێکی شکلی شێوەیی ڕواڵەتی دروست بکە. یەک لەوانە حیلەی شەرعیە، مەسەڵەن لەناو فقهدا زۆر بە ئاشکرا دەبینین کە باس لە حیلەی شەرعی دەکرێت، فلانە شت حیلەیە ڕاست نییە بەڵام دەیکاتن. یعنی ئەگەر هاتوو موسڵمانێک حیلەی شەرعی کرد و دوای ئەوە نوێژێکی کرد، ڕۆژیەکی کرد و خۆی نیشاندا لە لای موسڵمانان کە دەچێتە مزگەوت و یانیش تەسبیحەکی لە دەستی کرد، هەندێک سەڵات و سەلامی گوتن، دوو تەڕاوی حیلێدان، ئەوە حیلەکەی شەرعی دەبێ و دەچێتە بەهشتیش. ئیتر ئەمە زۆر زۆر گرنگە. یعنی لێرەدا تەماشا دەکەین
بابەتێکی کە هەیە کە لە ناو ترادیسیۆندا هەیە، یعنی لە ناو دابوونەریتدا هەیە، بەڵام بۆتە بەشێک لە دابوونەریتی مسلمانان. یەک لەوانە باز دەکەین بەتەنیا ئەو مارەی بە من وەنەدا با تەمەنی 1000 ساڵ بێ، ئەوە زیاتر لە ناو میلەتی مسلماناندا باوە. من تەماشام کرد، یعنی لە ناو کولتورەکانیدا کەمترە، ناڵێم نییە بەڵام کەمترە. ئەوە واتای چیە؟ واتای ئەوە دەگەیەنێتن کە ئەتۆ ئەگەر شتێک زەرەری نەبوو بۆ تۆ، زەرەری هەبوو بۆ کەسێکی دیکە، ئەمە کێشەی تۆ نییە، با ئەو مارە تەمەنی 1000 ساڵ بێ و با بە کەیفی خۆی خەڵک ژەهردار بکە و بیان کوژێ، هیچ کێشە نییە. دوایی دەینە سەرەوانە و بلا چەند نمونەیەکدا زیاتر شیان دەکەینەوە. بە کورتی فەقی ئیسلام گەورەترین داهێنەری ئەم جۆرە شتانەیە. کێشەی دووەم کێشەی ئابووریە. لە وڵاتانی مسلماناندا ناڵین هەمویان فەقیرن، بێگومان وڵاتانی مسلمان زۆربیان هەژارن، ئەمە هیچ، بەڵام وڵاتی دەوڵەمەندیشان تێدایە. بەڵام لە وڵاتانی هەژار و دەوڵەمەندا گەندەڵی دابەشنەکردنی سەرچاوەکانی دارایی و ئابووری بە شێوەیەکی نیمچە یەکسان، ناڵێن یەکسان، تۆزێک عادل، یانی تۆزێک زگی مرۆڤەکان تێر بکە، هەروەکو ئەوەی کە ئێستا لە کوردستانی عێراقدا دەیبینین. و ئەمە وای کردووە ئەم جۆرە ئابووریە خەڵکەکە ناچاری دزی و گەندەڵی بکە بۆ ئەوەی بژی. بۆ نمونە یەک لەوانە تەزویرە، یعنی بەڕاستیش بۆ نمونە لای خۆمان ڕنگ بێ زۆربەی زۆری مسلمانان بە تەزویر ئیجازەی سایقیان دەرهێنان. ئایا ئەمە ڕەوایە؟ ئەتۆ کە نەتوانی شوفێری بکەی کە سبەی لە سایەی تۆوە خەڵکێک بمرێ، لە سایەی تۆ نەزانی چۆن بە شێوەیەکی ژینگە پارێزانە ئۆتۆمبیلەکەت باژۆی، لە کاتێکدا کە پێویست بێ گێڕەکەت بخەیە 3 دەیکێ 5، لە کاتێکدا پێویستە 5 بێ دەیخەیە 2، لە کاتێکدا پێویست ناکە پێ لە بنزین بنێ پێ لە بنزین دەنێ. ئیتر جگەلەوە کۆمەڵێک بابەتی دیکە کە کێشە لە بۆ هاتوچۆ دروستەکە، کێشە لە بۆ منداڵی تۆ دروستەکە، تۆ لەوانەیە لە ڕووداوێکدا بمری. و تەماشا دەکەین بەڕاستی زۆربەی زۆری ئەو بەرتیل و تەزویر و درۆیانە لە لای مسلمانان هەیە. ئایا بەرتیل وەرگرتن حرامە؟ بەڵێ حرامە، و هەموو مسلمانێکیش ئەزانی ئەمە حرامە، بەڵام بۆ دەیدا بۆ واستە دەکا، واستەکردنیشکە حرامە تاوەکو کاری بڕوە، چونکە لە وڵاتەکەی ئەودا هەموو شتێک بۆتە بەرتیل، دزی، گەندەڵی، نایاسایی، و لە جیاتی ئەوەی مسلمان لە دژی ئەمە تێکۆشان بکە لەگەڵ مرۆڤەکانی دیکە بەبێت جیاوازی تێکۆشان بکە و ئەو سیستەمە بگۆڕێ، بەشدار دەبێتەوە لەلایەک لەو گەندەڵیە، لەو بەرتیلە، لەو تەزویرە، لەو درۆیە، لە درۆ دەرەسە بەگشتی. بەڵام لە دوو لە پەنای ئەوەشدا مسلمانەتی خۆشی دەکە. ئەمەش دیسان بە هەمان شێوە لە بۆ، یعنی وەکوتم کێشەکە ئابووریە، بەڵام لە بۆ فەقی ئیسلامی دەگەڕێتەوە کە باس لە حیلەی شەرعی دەکا، یعنی حیلەی شەرعی لەناو فەقی ئیسلامیدا شتێکە بێکێشەیە، زۆربەی زۆری مسلمانان دەیکەن و دەتوان بیکەن. کێشەی سێمین لە ناو مسلماناندا پەروەردەیە، یعنی کۆمەڵگەی بە ئەخلاق، بە پێی زانست ئەوە، نەک بە پێی پەنجەرەی تەسکی مسلمانێک، کۆمەڵگەی بە ئەخلاق، ئەو کۆمەڵگەیە کە پەروەردەی باشیان بۆ کراوە. بۆ نمونە وەکو باسم کرد، چۆن سواری پاس دەبی، چۆن سواری ترێن دەبی، چۆن لەکوێ جگەرە دەخۆی، کە جگەرەکەت خوارد چی لێ دەکەی، یعنی زبڵ لەکوێ فڕێ دەدەی، کە فڕێدا چۆن فڕێ دەدەی، چۆن زبڵەکان جیا دەکەیەوە. ئیتر ئەمانە هەمویان تەماشا دەکەین لە وڵاتانی دیکەی غەیری مسلمان زۆر کەشکەوتون، لە وڵاتانی مسلمان زۆر کەم. یعنی ئەڵێن دوبەی پاک و خاوێنە، قەتەر پاک و خاوێنە، بەڵام لەسەر چ لەمایەک پاک و خاوێنە بە میلیۆنان مسلمانی دیکەیان وەکو خوڵام و وەکو خزمەتکار بە پارەی نەود بەکرێ گرتووە، و ئەمانە دەن زبڵەکانیان بۆ پاک دەکەنەوە، نەوەکو کۆمەلگا بەخۆ لەوێ ئەوە دەکا. بەڵام لە ئەوروپا وان نییە. لە ئەوروپا تەماشا دەکەم لە جادەکەی من حوتوی یەک ڕۆژ دائیرەی بەلەدیە شارەوانی دێ و زۆر بە ئاسانی زبلەکان جیا دەکاتەوە. دووسێ ئۆتۆمبیلن، ویانیش ئۆتۆمبیلێکە، ماشێنێکە، دوو شوێنی هەیە، شوێنێکی ئی پلاستیکە، شوێنێکی شوشەیە، شوێنێکی کارتۆنە، شوێنێکی ئەو پاشماوەیە کە جیا ناکرێتەوە. ئەوە دەبێت بسووتێنرێ، بەڵام کە دەیسووتێن بە شێوەیەک دەیسووتێن کە ژینگە پیسنەکە و لەو ئاگرەدا کارەبا ساز دەکەن. بەڵام لە وڵاتانی دیکە تەماشا دەکەین وانە.
لە وڵاتانی دیکە وانە یعنی لێرەدا کۆمەلگا تەماشا دەکەین بەخۆی زبڵی خۆی جیا دەکاتەوە ئێستا کە من چەند جۆرە پاشماوەم هەیە پاشماوەی ڕووەکم هەیە پاشماوەی شوشەم هەیە پاشماوەی کارتۆنم هەیە پاشماوەی پلاستیکی نەرم و ڕەقم هەیە و پاشماوەی ئەو شتانەم هەیە کە لە یەکتر جیا ناکرێنەوە بۆ نمونە تۆز جیا ناکرێتەوە تۆز دەبێ بسووتێنرێ دەیسووتێنن ویانیش خۆراک هەرچەندە من سێ چوار مریشکم بەخێو کردو بە تەنیا بۆ ئەوەی ئەو خۆراکەی کە لە ئێمە زیاد دەمێتەوە ئەگەر زیاد ماوە بتوانم بیدەمە مریشکەکان بۆ ئەوەی خۆراکی زیادە فڕێ نەدەم چونکە دەسووتێنرێ ناکرێتەوە مادە کارتۆن و شوشە و پلاستیک دەکرێتەوە مادە مەبەستمان لەوانەیە ئەو قەیرانە ئەو دابوونەریتە خراپە بەشی زۆری لە ناو کۆمەلگا مسلمانەکاندایە چەند ڕۆژی دیکە ئەگەر موچە بێتن جژنەیە تەماشاکەن مسلمانەکان لە دەرەوە چی دەکەن و ئەوانی غیری مسلمانش ئەوە دەکەن بەڵام من باسی مسلمان دەکەم ئێستا کە نابێ مسلمان ئەمە بک بەڵام دەیکا یعنی مەبەستمان لەوەیە کە قەیرانی ئەخلاق هەیە و ئەخلاق لە وڵاتانی دیکە ئەمەیە ئەخلاق خۆی ئەوە نییە کە مسلمانان باسی دەکەن ئەخلاق بە شێوەیەکی دیکە مۆراڵ کە مسلمانان و حیزبەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هیچی لێ تێنەگەیشتوونە لەلای ئەوان ئەخلاق ئیمانە ئەتۆ ئیمانت هێنا ئەتۆ بە ئەخلاقی ئەتۆ ئیمانت هێنا بۆ حیزبەکەت کە سەرکردەکەت لە هەمویان زیرەکترە لە هەمویان بەتواناترە و لە هەمویان ئیتر ئەفساناویترە و حیزبەکەت لە هەمویان ڕاسترە هیچ کات غەڵەت ناکە ئەوە ئەتۆ ئیمانت هێناوە ئەتۆ هیچ پەیوەندیەکت بە ئەخلاقەوە نیە ئەوەی تۆ باسی دەکەی بە هیچ شێوێک ئەخلاق نیە بەڵکو ئەوە ئیمانت هێناوە تەماشا دەکەین ئەمە لەناو حیزبەکانیشدا هەیە نەک لەناو مسلمان لەناو حیزبەکانیشدا تەماشا دەکەین یان ئیمانی بە نەتەوە هێناوە یان ئیمانی بە ئاین هێناوە یان ئیمانی بە سەرکردەکەی هێناوە یان ئیمانی بە حیزبەکەی هێناوە ئیتر تەماشا دەکەین لەسەر ئەو بنەمایە بەڵام لە لێرە ئەخلاق لە منداڵیەوە کە فێری منداڵان دەکرێنی پەروەردەی ئەخلاق پەروەردە بەگشتی لەسەر بنەمای تیۆری فەلسەفەیە یعنی ئەخلاق لەسەر بنەمای تیۆری فەلسەفە چی باشە چی خراپە گوتاری چاک چییە گوتاری خراپ چییە کردداری چاک چییە کردداری خراپ چییە و ئەمە سەرچاوەکەی بۆ کان دەگەڕێتەوە کانت لە ئەوروپا تەماشا دەکەین ئەو شۆڕەشەی کارت بە تایبەتیش داهێنانەکانی کانت لە بواری پەروەردەدا تەماشا دەکەن ڕۆڵێکی زۆر گەورەی بیە ئایا ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ناو مسلماناندا قەت نەبووە نەخێر ئەمە دەبێتە ناحەقی ئەمە دەبێتە ناحەقی یعنی لە سەردەمی خەلیفەی هارون ڕەشیددا تەماشا دەکەین معتەزیلە محاسبی کە پەیوەندی نێوان مسلمانان و خوا و ئەخلاق الآداب المسلمین باز دەکاتن هەمان شت باز دەکات لە سەردەمی معتەزیلەدا هەموو فەیلسوفەکانی سەر بە معتەزیلە ناوەکاریان دووبارەکەەوە پێشتر زۆرم باس کردووە زۆر کەسیش باسییان کردووە کە ئێستا مسلمانەکان بە زندق ناویان دێنن ئەمانە لە سەردەمی خۆیدا هەمان ڕۆلیان بینیوە وەکو کام یعنی لە نوێژی زومعەدا باس لەم جۆرە شتانە نەکراوە باس لەوە نەکراوە قالە فلان و قالە فلان قالە و قالە تێگەی وەکو ئەوەی مەلایەکە وەکو بەبەخا دووبارەی دەکاتەوە بەڵام بەبێ ئەوەی باس لە ناوەڕۆکی ئەخلاق بکە ناوەڕۆکی ئەخلاق پەیوەندی بەوە نییە کەسێکە قوتوە بیرەیەکی خواردۆتەوە یان نا بەڵکو قوتوە بیرەکەی فڕێداوەتە سەر شەقام یان نا پەیوەندی بەوە نییە کە مسلمانێک ئیجازەی سایقی دەرهێناوە پەیوەندی بەوێ ئەو مسلمانە کە ئیجازەی سایقی دەرهێنا ئایا بە تەزویر دەریهێناوە یان بە حەقی خۆی بەرتیلی داوە لە پێناوی یان نا یان فلان کاری کردو بەرتیلی داوە یان نا باس لەم شتانە کراوە و لەوێدا تەماشا دەکەی ئەگەر لێکۆڕینەوە لەسەر فکری معتەزیلە بکەی لەو سەردەمەدا تەماشا دەکەین شتێکی دیکە کە کراوە جیاوازی نەکراوە لە نێوان یەهودیەک و مەسیحیەک و هیندیەک و فارسێک و زەردەشتێک کە هاتۆتە مسلمان هاتۆتە مزگەوت لە نوێژی زومعەدا گوێی لە مسلمانان گرتووە و تەنانەت بەشداری لە گفتوگۆکاندا کردووە لە ئیسلامدا باس لە ئەهلی عەدالەت و عیبادە دەکرێت دەیان کەلامی تەسەوف
هەنە و کاتی خۆی زۆر هەبوون چونکە وەکو وتم بنەماکانی ئیسلام یەکەمینیان فەقە دووەمینیان کەلامە و سێمینیان ئەتوانین بڵێن تەسەووفە تەسەووف بەڕاستی توانیویەتی و هەوڵی داوە لە ناوچەکانی ئێمەشدا هەوڵی داوە کە ئەو قەیرانەی فقه و کەلام دروستی کردووە ئەمانە چارەسەر بکە و تەماشا دەکەین لە تەسەووفدا بەڕاستی ئەم جۆرە شتانە هەیە یعنی هەتا ڕادەی معتەزیلەش نەبێت چونکە بە شێوەی تەسەووفە بەڵام لە هەمان کاتدا تەماشا دەکەین بەڕاستی هەوڵدراوە کە ئەخلاق بگەڕێنرێتەوە ناو موسڵمانان بەڵام تەماشا دەکەین تەسەووف لە ناو موسڵماناندا پشتگوێ خراوە و کراوەتە شتێکی شکلی وەکو ئەوەی کە ئێستا زۆربەی موسڵمانان بەتەنیا وا ئەزانن ئەگەر ڕۆژوت گرت ئەگەر ئیمانت هێنا ئەگەر نوێژت کرد ئەگەر گوتت من مسلمانم ئەگەر خۆت نیشاندا کە دەچێ مزگەوت ئەگەر چارۆگەکەت لە سەرنا ئەوە تۆ مسلمانی ئەوە تۆ بە ئەخلاقی بەڵام لە تەسەووفدا شتێکی وانە لە سەردەمی معتەزیلەدا مسلمان ئەمە نییە شتێکی دیکەیە لە تەسەووفدا لە معتەزیلەدا یعنی باس لە پەیوەندی نێوان ڕێکخرا و ئۆرگانیزا حاکم و مرۆڤ دەکرێت و باس لە پەیوەندی نێوان مرۆڤ و مرۆڤ دەکرێت واتە کۆمەلگا و لەوێدا محاسبە هەبووە ئەو کارانە مەکە کە خوددا حەزی لێ ناکە باس لەوە کراوە ئەو کارانە مەکە کە خوددا حەزی لێ ناکە تەماشا دەکەین لە کانتیشدا مەسەن ئەخلاق زیاتر بەستراوەتەوە بە ئەرک بە ئەو ئەرکانەی دەکەونە ئەستۆی مرۆڤ و ئەو کارەی کە مرۆڤ دەیکە ئەمە زۆر گرنگە ئەمە زۆر گرنگدا لە تەسەووفیشدا ئەمە دەبینرێ بەڵام هەروەکوتم تەماشای تەکیەکان دەکەی تەماشای تاریقەتەکان دەکەی ئەمە نەماوە بە تەواوەتی وەکو مزگەوتی لێ هاتووە هیچ شتێکی تێدا نەماوە بۆ تەسەووف هەر شتێک کە ون دەبێ سەرەتا جەوهەرەکەی ون دەبێ پاشە شکلەکەی ون دەبێ و وەکو ڕیش بەردانەوە دزدا شە لەبەرکردن حیجاب پۆشین یعنی ونبوونی تحقیقی مسلمان ونبوونی مفەکیرەکان و ئەمە بەتەنیا وێنەکە نیشان دەدا وێنەکە نیشانی خوا دەدا حیجابەکەی دزداشەکەی ڕیشەکەی تەسبیحەکەی نیشانی خوددا دەدا و خوددا فریو دەدا مسلمانی ئێستا هەمووی بەوە تاوانبارە بەوە گوناحبارە و ئەگەر جەهەنەمێک هەبێ دەبێ ئەو مسلمانە بچێتە ناوی کە دەیهەوێ بە ڕیشەکەی خۆی بە دزداشەکەی خۆی بە حیجابەکەی خۆی بە تەسبیحەکەی خۆی خوددا فریو بدا و فێڵ لەخوا بکە و ئەمە بە ئاشکرا ئەمڕۆکە دەبینی واتە مسلمان ئەخلاق و خوای ون کردووە بەڕاستی تەماشا دەکە پەروەردە لە لای سیکولارەکان باس لە سیکولاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناکەم باس لە ئاتاتورک ناکەم باس لە جەمال عەبدولناسر ناکەم باس لەوانەی کوردستان هەر ناکەم سیکولار لە کوردستان نییە لە عراقیش نییە من باس لە سیکولاری ڕاستەقینە دەکەم یعنی بەپێی سیکولاریزم پەروەردە و ئەخلاق ئەوەیە ئەو کارە خراپە مەکە چونکە ئەم کارە مەکە کە خۆت حەزت لێ نییە ئەم کارە مەکە کە خراپە لە بۆ کەسێکی دیکە چونکە ئەتۆ ئەو کارە دەکەی ئەو کارە لە هەمان کاتدا لە بەرامبەر خوشکت دەکەی لە بەرامبەر دایکت دەکەی لە بەرامبەر براکەت دەکەی و لە بەرامبەر خۆشت دەکەی ئایا ئەو کارەی ئەتۆ لە بەرامبەر کەسێکی دیکە دەکەی حەز دەکەی کەسێکی دیکە لە بەرامبەر خوشکت لە بەرامبەر برات لە بەرامبەر دایک و باوکت بیکە لەسەر ئەو بنەمایە تەماشا دەکەین پەروەردە هەیە بۆ نمونە کچەکەی من جارێکیان لە خوێندنگا هەڵەیەکی کردبوو ئیتر هاتەوە بە گریان گوتی مامۆستاکەم لێم تۆڕە بۆ گوتم لەسەر چی گوتی فلانە هەڵم کردووە گوتم چی پێوتی مامۆستا گوتی پێت خۆشە ئەمن ئەو شتە لە ماڵی تۆ بکەم گوتم ڕاست دەکە کچم لەبەر ئەوەی ئێستاکە کەسێک بێ ئەو شتە لە بەرامبەر تۆ بکە پێت ناخۆشە ئەتۆ بۆ دەیکەی نابێ بیکی وەلا کێشە هەرە گەورەکە و دەگەڕێمەوە بۆ سەرەتا ئەوەیە کە سەرباری ئەوە کەسایەتی مسلمان پێی وایە ئەوەی دیندار نەبێ ئەخلاقی نییە ئەوەی دیندار نەبێ ئەخلاقی نییە ئێمە ناڵێن لە دیندا ئەخلاق نییە
بەڵام ئەڵێن ئەخلاق پەیوەندی بە دینەوە نییە و هەر کەسێک کە دیندار بوو مەرج نییە بە ئەخلاق بێ ئەکرێ کەسێک دیندار بێ زۆر بێ ئەخلاق بێ زۆر بێ ئەخلاق بێ و لە بەرامبەر ئەمەدا فریوی خوا بدا ڕیشی خۆی بەرداتەوە دەستداشەیەک لە بەرکاو تەسبیحەکەەوە بکە هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین پەرتووکە نوێیەکانی ئیسلام پڕ لە تێکست مەسەڵەن لە بۆ زەکات چەند سەد لاپەڕە بۆ ئەبزانم 200 و شتێک لاپەڕە تعین کراوە 200 و شتێک لاپەڕە لەسەر زەکات نشراوە زەکات دەدەی بەچێ و چێ زەکات دەدا و چێ نادایت لە بۆ جیهاد بە هەمان شێوە بەڵام لەسەر ئەخلاقی یەک لاپەڕە هەیە لەناو ئیسلامدا یەک لاپەڕەم ببینە لە کەلامەکاندا یەک لاپەڕەم بۆ بدۆزەوە لەسەر ئەخلاق نیەتی کە بە پێیان دەڵێ باش ئەخلاق چییە ئەڵێ وەڵا بریتە لەوەی کە چۆن دەستنوێژ دەشووی و یانیش دەستنوێژ بە هەوا بەردان دەشکەیە ناشکێ ئایا دەستنوێژت شوش پەنجەت دەست تۆقە لەگەڵ ژنێک بکەی دەشکێ ئەم زۆرە شتە هیچ و پوچانی تێدایە هیچکە تێدا نییە و بە تایبەتیش ئەخلاقی سۆسیال ئەخلاقی کۆمەڵایەتی بە هیچ شێوەیەک نییە یعنی لەسەر بنەمای حقوق لەسەر بنەمای حقوق چۆن ئێمە لە بەرامبەر یەکتری بە ئەخلاق بین یعنی لە ئیمام غەزالیەوە هەتا وەکو دەگاتە مەولاناش تەماشا دەکەین سۆفیەکان بەگشتی باشسی ئەخلاقیان کردووە بەڵام هەروەکو وتم تەسەوف بۆتە عیبادەت و زیکر عیبادەت و زیکر چییە واتە شکل خۆ نمایشکردن لەو سەردەمەدا خەڵک کە لە مزگەوت دەردەچوون دەچوونە تەکیەی تەریقەت لەوێ فێری ئەدەب دەبوون لەوێ فێری ئەدەب دەبوون و تەریقەتیش هەر لە بۆ هەندێک دروست بووە تەریقەت لە سەردەمی خۆیدا وەکو ئێستا کۆنەپەرست نەبووە وەکو ئێستا شکلی نەبووە تەریقەت لە سەردەمی خۆیدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەکو ئەلتەرناتیفێک لە بەرامبەر دەوڵەتدا دروست بووە یعنی کۆمەڵگای مەدەنی ئێستا بووە ویستویەتی ئەلتەرناتیفی دەوڵەت دروستکە خەڵکی خۆی فێری ئەدەب کردووە ئێستا کە تەماشا دەکەی تەکیا بۆتە مزگەوت هیچ جیاوازیەک من لە نێوان تەکیە و مزگەوتدا نابینم تەنیا عیبادەت و خۆنمایشکردنە بۆ شێخ هیچی دیکە نییە وانیش دەوڵەمەندکردنی شێخێکە ئەمە هیچ پەیوەندی بە ئەخلاقەوە نییە ئایا لە مەوعیددا دواکەوتن چ واتایەک دەگەینێ لای ئەڵمانێک ئەوە ئەخلاقە ئەمە ئەخلاقە لای سوێدیەک لە مەوعیددا دواکەوتن وانیش بەڵێندان و بەجێنەگەیاندن وانیش درۆکردن چ واتایەک دەگەینێ ئەمە ئەخلاقە لای ئەوە بەڵام لە لای شەرقیەک بە مسلمان و غەیری مسلمان ئەمە شتێکی زۆر زۆر ئاساییە جا لەمە خۆشتر کاتێک سیکولاریزم دێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یادی دەوڵەتی سیکولاریزم لە هیند لە تورکیا و لە مصر دێتە سەر دەسەڵات و یانیش دەوڵەت دروست دەکات تەماشا دەکەین ئاین دەکەوێتە ناو مزگەوتەکان تەواو و لەناو مزگەوتەکاندا ئاین لە بۆ مەلاکان بەزێدێڵن کە مەلاکان ئەو کاتە پەراوێز خراون مەلایەک کە پەراوێز خراوە بەگشتی بێگومان ڕقوقینی لە دڵدایە و ئەو مەلایانە جۆرە ئۆتۆنۆمیەکیان پێ دەدرێت کە لەناو مزگەوتدا بتوانن کاری خۆیان بکەن سەربەز بن دەوڵەت مداخەلە نەکە و لەوێدا تەماشا دەکەی ئەو مەلایە لە سەردەمی دروستبوونی دەوڵەتی سیکولاردا خۆ هێشتا کاریگەری خۆی هەیە لەسەر خەڵکداوە نیە ئەو خەڵکە نەخوێنەوارە ئەو خەڵکە ناشاریە ئەو خەڵکە لادەیە هەر دەچێتە مزگەوت و هەرگوێ لە مەلا دەگرێ و تەماشا دەکەین ئەم زۆرە کاریگەریشی زۆر زۆر خراپی دەبێ و دەوڵەت هیچ کارێک ناکا بۆ ئەوەی مزگەوت وەکو ماڵی خۆی ببینێ و بتوانێت جاروبار کۆنتترۆل بکە ئایا بەڕاستی ئەمە ئەخلاقە یان نا بە پێچەوانەی ئەوە ئەڵێ ئەتۆ لەناو مزگەوتدا چی ئەەکەی بیکە و لە کاتی پێویست و لە کاتی تنگانەدا بۆ کێشەی فەڵستین دەبێ بۆ کێشەی کورد دەبێ بۆ کێشەی ئەرمەنیەکان دەبێ ئیتر دەوڵەت دێ بە کەیفی خۆی ئاین بەکاردێنێ وەکو ئەوەی سەدام حوسێن لە کۆتایی تەمەنەکانی 24 ساعت قورعانێکی لەدەستدا بوو الله ئەکبەر الله ئەکبەر بەکاری دێنە یان وەکو ئەوەی ئەردۆغان بەکاری دێنە یان وەکو ئەوەی معاویە کە ئەمە یەکەمین جار بوو کە لە ناو مسلماناندا ڕوودەدا لەبەر ئەوەی معاویە خلافەتی وەرنەگرتووە
ئیتر لە بەرامبەر ئیمامی عەلیدا کە دەچێتە شەڕ دژی ئیمامی عەلی یەک پەرتوشی گەورەی قورئانی بەدەستەوەیە. ئیتر بەو شێوەیە هەموو خەڵکەکە فریو ئەدا و ئیمامی عەلی ناچار دەبێت پەیمانێکی لەگەڵ ئیمزا بکە. ئیتر وابزانم ئەو کاتە ئیتر کوفەی پێ کوفە و ئەو خەتەی عێراق بە معاویە ئەدا ناچار دەبێت چونکە پەرتووکی قورئانی بەکارهێناوە. ئێستا کەش ئەمە هەمان شتە، دەوڵەتە سیکولارەکانیش بەکاری دێنن ئەمە وا دەکاتن ئەو مسلمانی کە دەچێتە مزگەوت مسلمانێکی بە کێشەی لێ دروست ببێ. ئەمە باسی گشتی ناکەین، باسی زۆری نەدەکەین، دیسا دووبارەی دەکەمەوە. مەرزنی ئەوانەی هەموو دەستنە مزگەوت کەسانی توندڕەویان لێ دروست ببێ، کە بەڕای من کەسانی توندڕەو ئەکرێ کەسانی بێ ئەخلاقیش بن. بەڵام ئەوانەی دەستنە مزگەوت فێری محافەزەکاری دەبن و محافەزەکاری کێشەیە. محافەزەکاری شتێکە کە ئەتۆ ئەوەی هەتە بیپارێزی، بیر نەکەیەوە، بیر لە داهێنان نەکەیەوە، هەموو شتێک بدەیە خوا، هەموو شتێک بدەیە قەدەر، بیر لە گۆڕانکاری نەکەیەوە. ئەگەر گۆڕانکاریشت کرد گۆڕانکاریەکان ئەوەندە سست و پست بن، ئەوەندە سست و پست بن وەکو چیسەڵ بڕۆی. ئەمە کێشەکەیە بتەوێت و نەتەوێت. ئێستاکە ئەوەی دەچێتە مزگەوت لە پشتمەلا نوێژ دەکا ئینسانە هەرە باشە کەشیان ئینسانێکی محافەزەکارە. محافەزەکاری هەموو شتێکی باش نییە، بەڵام ئێمە لە بواری فکر و داهێنان و بینینی ئەو کێشانەی کە لەسەرەوە باسمان کردن باسی ئەوە دەکەین. لەگەڵ هاتنی شۆڕشی ئیسلامی ئێراندا تەماشا دەکەن ئەم جارە سەختەکاریەکی دیکە بێ ئەخلاقیەکی دیکە دەکەوێتە ناو مسلمانان. ئەویش چییە؟ وەڵڵا ئیسلام دەبێ حاکم بێ، ئیسلام دەبێ بەهێز بێ، ئیسلام دەبێ لە سەروی هەموویان بێ، ئیسلام دەبێ بگەڕێتەوە بۆ سەردەمی سلاح الدینی ئەیوبی. و ئەمە ئارەزووی مسلمانان، ڕۆحی مسلمانان لە مەیدانی پراکتیکدا تێر دەکا و ئەمە وا دەکا مسلمان لە جیاتی ئەخلاق، لە جیاتی بیرکردنەوە لە ئەخلاق بیر لەمە بکاتەوە. ئێستا بۆ تورکێک کێشەی کورد نابینێ، چەوسانەوەی کورد بەدەستی تورک نابینێ، چەوسانەوەی ئەرمەن و کۆمەڵکوژی ئەرمەن بەدەستی کورد بەدەستی تورک نابینێ، بەڵام چەوسانەوەی فەڵەستینی بەدەستی ئیسرائیلی دەبینێ. بۆ ئەوە دەگەڕێتەوە، بۆ ئەو بێ ئەخلاقیەی ئیسلامی سیاسی دەگەڕێتەوە کە لە دوای شۆڕشی ئیسلامی ئێراندا سەری هەڵدا و هەتاوەکو ئێستاش باوە. یعنی وەکو وتم ئەخلاقی کۆمەڵایەتی بریتیە لە تێڕوانینی مرۆڤ بۆ مرۆڤ، بریتیە لە پەیوەندی ویژدان و عەقڵ. ویژدان و عەقڵ شتێکە کە دەبێ زیاتر کاری لەسەر بکرێ. ویژدان چییە؟ عەقڵ چییە؟ چ پەیوەندیەکیان بەیەکەوێ؟ کاتێک ویژدان لەلایەک و عەقڵ لەلایەکی کە هەبوو لەوێ ئەخلاق دروست دەبێ. لەناو ئاژەڵە دڕندەکانیشدا تەنانەت تا ڕادەیەک ویژدان و عەقڵ هەیە. هەر کاتێک مرۆڤێک تاکێک لە گوشاری گروپەکانی دیکە، یعنی مزگەوت، جەماعەت، نەتەوە، با بڵێین دەوڵەت، عەشیرەت، برادەرانی، ویانیش کۆمەڵە، ویانیش سەیاخانە، توزانم ویانیش گروپەکەی تۆپی پێی نەترسا و ئیرادەی هەبوو خۆی ڕادەست نەکرد، ئەوە ئەکرێ مرۆڤێکی بە ئەخلاقی لێ دەربچێت. چۆن ئەکرێ مرۆڤێکی بە ئەخلاقی لێ دەربچێت؟ خۆی ڕادەستی ئەوانە ناکە. ناڵێ ئەوانە وا دەکەن بە ئێمەش وا بکەین. ئەوە لە هەولێردا لە دەوروبەری دەشتی هەولێردا قسەیەکیە لەگەڵ حامێ بڕۆ شامێ، یعنی لەگەڵ عام مەبەستیتیان، یعنی لەگەڵ گشتی بڕۆ بۆ شام، لەگەڵ حامێ بڕۆ شامێ. یعنی گشتی چی کرد ئەتۆش وا بکە، گشتی بێ ئەخلاق بۆ تۆش بێ ئەخلاق بە، گشتی گوتی ئێزیدیەکان شەیتان پەرستن ئەتۆش بڵێ شەیتان پەرستن. بیر مەکەوە کە ئەمە ڕاستە یان ڕاست نییە. ئەمە چ پەیوەندێکی بە ویژدانەوە هەیە، پەیوەندی بە عەقڵەوە هەیە، لە ڕووی عەقلیەوە هیچ لۆژیکێکی هەیە یان نا؟ بڕۆ لەگەڵ حامێ بڕۆ شامێ. یعنی ئەمە وا دەکا لە کۆمەلگای ئێمەدا، یعنی ئەمە بەتەنیا مسلمان نییە بێگومان، لە کۆمەلگای ئێمەدا تەماشا دەکەی بەخۆی دەڵێ ڕووناکبیر شەو ڕۆژ چاوی لێە لەگەڵ حیزبێکیش ڕسم بگری، لەگەڵ حیزبیەک ڕسم بگرێ و تۆقەی لەگەڵکە، لەگەڵ گەندەڵێک دانیشێ ئەڵێ باوەڕم بە فلان شت نییە، بەڵام لە ترسی کۆمەلگا دەبێ بیکەم،
یەکیش لەوانە نوێژ و ڕۆژیە بەدرۆ ئێمەیکە وەڵی من نوێژ و ڕۆژی نەکەم بەدرۆ نایکەم یانی مسلمان چاویشم دەربێنی من بەدرۆی ناکەم چونکە من بەخۆم دەسمە جەهەنەم ئەگەر تۆزێک باوەڕیم هەبێ بەخوا ئەمن دەسمە جەهەنەم چونکە درۆ لەگە خوا دەکەم خوا فری دەدەم من نایکەم باوەڕی و قەناعەتی تەواوم نەبی مسلمانان خزم و کەسەکانم عەشیرەتەکەم حیزبەکەم دەوڵەتەکەم هەرچی ئەیکە بابیکە من نایکەم بۆ بیکەم وەڵام من وەزیفەم هەیە حاکمم ئەگەر نوێژ نەکەم خەڵک گومانم لێ دەکەی باشە حاکم بۆ دەبێ نوێژێک بە درۆ بک بۆ ئەوەی خەڵک باوەڕی پێ بککە حکمێکی عەدالەت دەدا ئەوڕۆ بە درۆ نوێژت کرێت و سبینە لە مەحکەمەشدا بە درۆ وەکو ئەو حاکمانەی کە لەسەر مەسەڵی شێروانی ئیمزایان کرد بە درۆ دەیکەی وەکو ئەو حاکمەی کە لە محکەمەی فدرالی عراق کشایەوە ناوی چییە بەبیرم نییە خۆی ئیمزای لەسەر هەموو بڕیارەکان هەیە خۆشی دەکشێتەوە دوایی لە ترسی حیزب لە ترسی نازانم نەتەوە نازانم چی نابێ ئەمە هیچ پەیوەندی بە ئەخلاقەوە نییە ئەخلاق بریتیە لە مەلحەمەت لە سۆز لە ویژدان یعنی نابێت و جیاوازی بکەیت لە نێوان کۆمەڵکوژی ئێزیدیەکان و کۆمەڵکوژی فەڵەستینیەکان و کۆمەڵکوژی ئەرمەنیەکان چونکە مرۆڤە ئەمە یعنی تو نابێ ویژدانت بۆ هەندێک شت هەبێ ویژدانت بۆ هەندێک شتی دیکە نەبێ وەکو ئەوەی عەفری زۆر بەی زۆری مسلمانە ڕادیکاڵەکانی نزیکی تورکیا قسەیەکیان نیە لەسەر عەفری بەڵام قسەیان هەیە لەسەر فەڵەستین ئەبینن ئەمە بۆ وایە باشە یعنی ئێمە ئەمانە دەزانین ئەو نمونانە زۆر باسکراون من یەکەمی کەسنی باس دەکەم بەڵام ئەمە بۆ وایە لەبەر ئەوەی گوتمان مسلمانی ئێستا مسلمانێکی کولتوریە ئەو شەیە مسلمانی کولتوری زۆر زۆر گرنگە ئینسان لێکۆڵینەوەی لەسەر بکە یعنی تێڕوانینێکی کولتوری خۆی هەیە تەماشای مرۆڤەکانی دیکە دەکا لە ڕوانگەی کولتوری خۆتدا چۆن لە ناو هەندێک کولتوردا ئەگەر کەسێک هەوایەکی لێبەر بێ عیب نییە لە ناو هەندێک کولتوردا ئەگەر سەرۆک عەشیرەت هەوایەکی لێبەر بوو نابێت چی دیکە نابێتە سەرۆک عەشیرەت چونکە لە ناو جەماعەت هەوای لێبەر بووە لە ناو هەندێک عەشیرەتی دیکە لە ناو هەندێک کۆمەلگای دیکە شتێکی دیکە عیبە لە ناو هەندێک کۆمەلگادا بەدەست نان خواردن مەسەن لە ئەوروپا بەدەست نان خواردن عیبە دەبێ بەدەستێکت چەقۆ بێ بەدەستێکیش چەتاڵ بێ وانە هەردووچی بەکەوتیش ناخۆن بەڵام لە سعودیا بەدەست نان دەخۆن ئەمە کولتورە جا مسلمان هاتووە ئەم کولتورەی هێناوە ئەم ترادیسیۆنەی هێناوە کردویتە ئیمان لەسەر ئەو بنەمایە تەماشای ئەخلاق دەکە ئێ باشە لە لای عەرەبێکی سعودی گەندەڵی کردن عیب نییە ویانیش بێ ئەخلاقی کردن لە دەرەوەی سعودیا عیب نییە بەڵام خوشکەکەی ئەگەر تۆزە قاچی لە دەرەوە بێ دەبێ قاچی ببڕێ وای لێدت هەبینی یعنی ئەو کولتورش کە مسلمانانی کورد بە تایبەتی گرتویانە دوو بەشە یەکێکیان کولتوری چۆلەواری عەرەبستانی سعودیا دوو داهێنانەکانی کولتوری عوسمانیە بۆ ناو ئیسلام یەک لەوانەش حیزابە ویانیش ئەو جلانەی کە یەکگرتووی ئیسلامی هەموو ساڵی نمایشی پێ دەکا کەسی 12 ساڵی 11 ساڵی دێنی دەیان کاتە کۆیلە وە لێرەدا تەماشا دەکەین هیچ ڕووناکبیرێک لە ڕووی مەیدانیدا ئەو کارە ناکا کە بچێتە ناو خەڵک چونکە چاوی لە مایکە چاوی لە تەلەڤیزیۆنە چاوی لە کۆڕ و سیمینارە ناچێتە ناو خەڵک لەگەڵ خەڵک قسە بکە بۆ ئەوەی لەمەدا پەشیمانیان بکاتەوە کە یەکگرتووی ئیسلامی ئەو دەعبایی دروست کردووە کە مەلایەکی دەعبا هەڵساوە حەوت ژنی هێناوە ئێستا چواری لایە سەرۆکی حیزبێکی ئیسلامی کە خۆی بە حیزبی مسلمانە هەژارەکان دەزانێ سێ ژنی هێناوە ئەوە لە کاتێکدا سەدان لایەنگری ئەویش تەنانەت لە دەرەوە و لە ناوەوە ناتوانن ژیانێکی خێزانداری ڕێک و پێک بێن و لە بۆ هەندێک دەکەونە ناو 1001 هەڵا بەڵام بەخۆشی سێ ژنی هێناوە وا ئەڵێ ئەگەر خوا قسمەت بدا هیچ سوارمیش دێن
عبد الرحمن أحمد بهائي محمد مسعود الكواكبي يعني كابا الكواكبي ناسراوە ئیتر لە سەدەی 19دا پەرتووکێکی زۆر جوانی هەیە بە ناوی طباع الاستبداد والمصارع الاستعباد بە کوردی دەبێتە سروشتەکانی ستەمکاری و بربەرەکانی دژی کۆیلایەتی یان کۆیلایەتی شتێکی وایەتر لەوێدا سەرچاوەی ئەو کێشانە لە بۆ ئیستیبداد دەگەڕێنێتەوە یعنی زێدەڕۆییکردندا لە حکم ئیستیبدادیەت ئەڵێ لە هەر شوێنێکدا ئیستیبدادیەت هەبوو لەوێدا ئەخلاق نییە چونکە لەوێدا ئێرادە کار ناکات وەکو ئەوەی باسمان کرد ئێمە لە ترسی عەشیرەت دەبێ بچین هەموو حوتویەک بچین لە تەنەشت ئاغادانیشین ئیتر چایەک بخۆینەوە ئێمە لە ترسی مەلا و مزگەوت نابێ وا بکەین دەبێ وا بکەین ئێمە لە ترسی کۆمەلگاکەمان کاتێ خوشکمان دایکمان جلێکی وای لەبەردابێ دەبێ سەرکوتی بکەین براکەمان برا بچووکەمان ئەگەر شتێکی وای کرد دەبێ سەرکوتی بکەین ویانیش لە ترسی حیزب لە ترسی قوتابخانە لە ترسی بنەماڵە لە ترسی بارەگا تەماشا دەکەین لە کوێی ئێمەدا باشە من پرسیاری ئەوە دەکەم لە کوێی ئێمەدا ئێستا کە ئیستیبدادیەت نییە لەوانەیە ناسیۆنالیستەکان پێیان وابێ ئیستیبدادیەت نەمایە چونکە لە ساڵی 1991 بەدواوە کورد خۆی حکمی خۆی دەکات لەوە گەڕێک کە کورد خۆی ئیستیبدادە کاو حکمە خۆی ئیستیبدادە 30 ساڵ زیاتر ئەتۆی برسی کردووە ئەتۆی بێکەسایەتی کردووە ئەتۆی بێچارەنووس کردووە ئەتۆی بێ ئەخلاق کردووە ئەتۆی ناچار کردووە بێ دەرەوە لە فابریکە و کارگەکانی ئەوروپیەکاندا خزمەت بکەین کارەکەش بە منەت پێ بدەن لەوە گەڕێ خێزان خۆی ئیستیبدادە ئێمە منداڵی خۆمان چۆن پەروەردە دەکەین ئایا باوک بە خۆی ئیستیبدادیەت ناکات لەسەر منداڵەکانی لەسەر ژنەکەی لەسەر کچەکانی بۆ ئەوەی حیای نەچێ بۆ ئەوەی ناموسی نەچێ حیزب نایکە حیزب ناڵی ئەخلاقی ئێمە وایە وایە دەبێ وا بکەی یەک حیزب دەڵی ئەخلاقی ئێمە وایە نابێت و باسی بەغدا بکەی نابێت باسی عراق بکەی دەبێت و بڵێ من خەڵکی کوردستانم بەڵام حیزبەکە بەخۆی دەچێت لە بەغدا 1001 تەنازل و درۆ و دەڵەسا لە بۆ عەرەبێک لە بۆ عراقێک دەکا بۆی موچەکەی بۆ بێ حیزبەکەی دیکە ئەڵێ من سۆسیال دیموکراتم من نیشتیمانیم دەبێ وا بکەی وانەکەی تر دەبێ ڕۆچی پێ دەڵێن کارتێکی سەرۆکەکەت لەسەر ئێرەت دابنەی دەبێت لە فێسبوک هەر ڕۆژ درێکەکەی دەبێت ڕسمێکی سەرۆک و کوڕەکانی سەرۆک دابنێ بەڵام پرسیار لەوە ناکاتن کە ئەو سۆسیال دیموکراتە ئەوڕۆکە ئەو سۆسیال دیموکراتە لەکوێ و حکم لەسەر بنەمای نەژاد و کوڕ بۆ باوک بۆ کوڕ لەکوێ شوعیمان هەیە بە هەمان شێوە پەکەمان هەیە بە هەمان شێوە ئیسلامیەکە هەر لێ گەڕێ سۆسیالیستەکەش هەر باسی بکە جا ئەمە زۆر گرنگە یعنی ئەوەی کەواکبی باسی دەکات زۆر گرنگە لە هەر شوێنێکدا ئیستیبداد هەبوو لەوێدا ئەخلاق نامینێ چونکە ئێمە لە ترسی باوک واناکەین بەڵام ئەو ترسی باوک نەما باوک پیر بوو باوک نەخۆش بوو هەموو شتێک دەکەین کەواتە ویانش حیزب نەما تەماشا دەکەین حیزب هەیە لە ناوەخۆیدا ئیماندارە مەبەستم حیزبی ئیسلامی نییە بەتەنیا ها چونکە من پێم وتم حیزبی مارکسیش لە کوردستاندا ئیماندارە حیزبی چەپیش ئیماندارە حیزب ئیماندارە لەناو حیزبەکەیدا کەسێک تەماشای زۆر بە ئەخلاق و بە دیسپلین دەردەکەوێت بەڵام کە حیزبەکەی بەجێ دێڵێ تەماشا دەکەی چڵکنێکی لێ دروست دەبێت چڵکنێکی لێ دروست دەبێت ئەو چڵکنە لە هیچ شوێنێکدا نەدۆزراوەتەوە لە مەملەکەتی چڵکنەکاندا نمونەی نییە ئەوە بۆیە وایە مەسەڵەن تەماشای ئەو ئێرانیانە دەکەی کە تێنە کوردستانی عراق کوردەکان بەتایبەتیش چونکە جێگەیان زیاتر دەبێتەوە تەماشا دەکەیت چ بێ ئەخلاقیی چ بێ ئەخلاقیەتیان لێ دروست دەبێت داوای لێبوردنەکەم من باسی هەمیان ناکەم چ بێ ئەخلاقیەک دروست دەبێت لەوێ فیتنە و فەسادی و درۆکردن و بوونە ئامێری پروپاگەندە لە بۆ حیزبێک لە دژی حیزبێکی دیکە لە ئیستیبدادیە دروست دەبێت من دوای خوێندنەوەی ئەو کتابەی کەواکبی بەڕاستی ئیتر قەت ڕێگام بەخۆم نەداوە کە بەردەوام کاتی هەوڵە دەم لەگە منداڵەکانم قسە بکەم پێیان بڵێم شتێک خراپە یان باش نییە یان مەیکە ئەو پەرتوکەم بەبیر دێتەوە
و پێیان دەڵێن لە کۆمەلگا نەترسن لەبەر ترسی کۆمەلگا فلانە شت بکەن یان فلانە شت نەکەن نابێ لە بەلجیکیەکان نەترسن ئەگەر زانیتان بۆ نمونە پاشاکەتان بێعەقڵە و شێتە نەترسن لە لای جوولەکەیەک بڵێن دەوڵەتی ئیسرائیل وەحشیە نەترسن لای مسلمانێک بڵێن عیبادەت و مسلمانی کولتوری پڕە لە بێویژدانی و دووڕووی و بێئەخلاقی کە دێنەوە کوردستان چەندجار پێم وتونە نابێت لەبەر خاتری دایک و خوشک و برای من فلانە جل بپۆشن و فلانە جل نەپۆشن خۆتان لێرە چۆنن لێرە چۆن هەستەکەی لەوێش وا بکە تەماشا مەکە کە مسلمانێک چۆن تەماشات دەکات دراوسێکی من چۆن تەماشات دەکات وەلە هەمان کەدا پێیان دەڵێم لە بۆ مسلمانەکانیش کە لەژێر ئیستیبدادیەتدای کە دێتە دەرەوە ئازادی ئەو بە تایبەتی ئەوە لە ئێرانیەکاندا زۆرە ئازادی ئەو بریتی نییە لەوەی کە خۆی ڕوود کاتەوە با خۆی ڕوود کاتەوە کەش نیە بەڵام ئازاد نییە کە خۆی ڕوود کردەوە ئازاد نییە کە چوو هەر ڕۆژ لە پێشەوەی وەنەوشەیەک دانیشت ئەوە کۆیلەتر بووە و بە ئەخلاق بوون لە کاتی ئاساییدا نابێ لە کاتی زەحمەتیدا دەبێ یعنی لە کاتێکدا ئەتۆ پێویست بە ئیجازەی سایقیە ئەتۆ هەوڵ بدە بەرتیلمەدا ئەو هەموو سایقە لە کوردستان هەیە ئەو هەموو سایقە هەیە هەر ماڵێک دە 15 سایق لێ بڕەوە لەلای کەسێک خۆت فێری سایقی بکە منیش وام کردووە منیش کاتی خۆی لێرە دەم خوێند پارەم نەبوو 1000 ئیرۆ بدەمە مەکتەب داوام لە ڕەفیقێک کرد وتم کاکە وەرە فێری سایقیم بکە ئیتر ئەو ڕەفیقم هات لە کاتی بەتاڵدا لە کاتێکدا کەماوەی هەبوو هەموو ڕۆژی سعاتێک بەیەکەوە دەچینە شوێنێکی چۆڵەواری فێری سایقی دەکردم ئیتر دوای ئەوەش بە پارێکی زۆر کەم هەڵسام لە کۆمپانیایەکدا سیارەکەم لێ وەرگرتن گوتم وەرە لەگەڵم ئەچمە ئیمتیحان چوومە تاقیکردنەوەدا ئیتر هێنام دوای 3000 هێنام بەڵام نەچوم تەزویر شتی وا بکەم هەرچەندە تەزویر لێرە ناکری نابێ زەحمەتە مەبەستم یعنی لە کوردستانیش بام وام نەدەکرد چونکە دەزانم بە کەرەک نایەخر ئەوەیە مەبەستەکەم یانیش لە کاتێکدا کە داعش هاتووە هەموو مسلمانان لەلایەن هەموو مسلمانان لایەن ئاساییە کە قەتڵ عامی ئێزیدیەکان بکرێن هێشتا داعش نەشکاوە هێشتا داعش هێرشی هەولێریشی نەکردووە تاوەکو پارتی و یەکێتی تایان بێتێ ئەتۆ دەبێ فیداکاری بکەی بیر لەوە نەکەی و ئایسمەنێ داعش دێتە ئێرەش فلان و بێوان با خۆمی لەگەڵ بگونجێنە قسە نەکەم بیر لەوە بکەیەوە ئەوانە ئینسانن لەوێ دەکوژرێن قەتڵ عام دەکرێن ناڕازیبوونی خۆت نیشان بدەیت دەرببڕی کچێک مانتۆڕ لێ بخورێ لە چەند چەما لە شەقلاوە نازانم لەکوێ گاڵتەی پێکەن وانە پایسکل لێ بخۆی گاڵتەی پێکەن بە دوای دەکەن فیتەی لە بۆ لێ دەنوانە بەڵام گەندەڵێک دێ ڕسمی لەگەڵ دەگرنەوە کەسێک دەبێتە بەرپرسی لەق بەرپرسی کۆمیتە نازانم ماڵبەت ئەچن پیرۆزبایی لێ دەکەن وانە و پاشان وەڵا چۆتە حەج پیاوێکی باشە قسەی پێمەڵێ تخوا قسەی پێمەڵێ غەدرێکی بێویژدانێکی زۆر گەورەت کردووە وەڵا کابرا لە دائیرەی خێر لە نازانم چ ڕێکخراوی خێرخوازی کار دەکەن ڕێکخراوە خێرخوازیەکان هیچ تەماشایەکە ئی سعودیایە ئی قەتەرە ئی ئیماراتە ئی ئیخوان مسلمینە دەکەی ئێستا کە لە کوردستانی تورکیاشدا هەڵبژاردن هەیە هودا پار دەرچوو حیزب وڵای کوردی کە سەر بە ئاکەپێ بەڵام کوردیە یعنی حڕێک حیزب وڵای بزوت نەوەیەکە بە پێی تورکیاش لە لیستی تیرۆردایە دەگەی ڕێکخراویی ئەویشیان دۆشکە هەر کوردێک فەقیراتن کیسە برنجێکی بەدەمو چاوی دادن کیسە چایکی بەدەمو چاوی دادن دوو پاکەتە جگەڕی لە بۆ فڕێ ئەدەنە سوورێ و پاشاڵێن دەنگ بە سوڵتان ڕەجەب تەیب ئەردۆغان بدە دەنگ بە هودا پار بدە ئەو هودا پارێک کە یەکگرتووی ئیسلامی و بۆ بە تایبەتیش کۆمەڵ دیعایی بۆ دەکرد لە سایی هودا پاردە هێرشی سەر سلاحەدین دەمیرتاشیان دەکرد ئەوە بێویژدانی ئەوە بێ ئەخلاقیە ئەتۆوەرە هوداپارێک کە 2000 مسلمانی کوردی لە کوردستانی تورکیا کوشتووە ئەتو بێ لە حملەی هەڵبژاردن کە هاوپەیمانی دەوڵەت باخچەلی و ئەردۆغانی قاتیلە پرۆپاگەندەی بۆ بکەین ئەوە بێ ئەخلاقیە ئەتۆ دەبێت لە کاتی تنگانەدا لە کاتێکدا ئەتۆ تەواو پەیوەندی تێ لەگەڵ ئەردۆغان باهات دەبێت بەڵام بۆ دەکەوێت ناو ئەو بابەتە بۆ دەکەوێت ناو ئەو باسە بۆ ئەتۆز ئەو زوڵمەی سەلاحەدین دەمیرتاش و هاوڕێکانی نابینی کە چەند ساڵە بەبێ هیچ تاوانێک لە زینداندان بەڵام ئەتۆ دەچی لە تەلەڤیزیۆنی خۆدا پرۆپاگەندە بۆ حیزب وڵای کوردستانی تورکیا دەکەی کە هیچ مسلمانێک لە تورکیا مسلمانێکی بە ویژدان مەرحەبایان ناکە لە دوو گەڕێکدا قەتیز بوونە لە تورکیا لە دوو گەڕێک
و لە گەڕەکانیشدا بەڕاستی ئاک پارتی دەیان پارێزی پارێکی زۆریان پێدا ئەوەی دەمیرتاش نبینی ئەو هەموو خەڵکە نبینی کە لە هەلیکۆپتەر فران دەدەن بە 15 دەبابە بەسەر منداڵان دەکەون ئەمەی نبینی ئەو سووتاندنی دارستانانە نبینی وێرانکردنی فڕنە و نەخۆشخانە لە ڕۆژئاوات و نبینی ئەچی یارمەتی پرۆپاگەندا لە بۆ هودا پار دەکەی ئەمە بێ ئەخلاقی ئامارێکم خوێندەوە لە ئەندەنوزیا ئەوە ئەندەنوزیا بە پێی مسلمانان پێشکەوتوترین وڵاتی مسلمان ها بە قسەی خۆیان ئامارێکم خوێندەوە کە لەناو خوێندکارەکان دەکراوە لە سەدا 95 ئەڵێن ئەوانەی مسلمان نین ئەخلاقیان نییە دەبزانە ئەمە لە فقه هاتووە لە فقەوە هاتووە یعنی ئەمەی ئەو مسلمانەی کە فێڵ لە خوا ناکە عەبا ناپۆشێ سەری خۆی ناپۆشێ وەکو منجەرە دۆڵمە داوای لێ بردونەکە من سوکایەتی بەوانە ناکەم کە سەردا ئاپۆش من چەندین شەڕم لەگە چەند خەڵکێ کردووە کە لەگەڵ ژنەکەی خۆی کێشەی هەبووە لەبەرەوەی حیجاب دەپۆشێ وتومە نابێ و من پێشتر لە بەلجیکا کاتی حیجاب قەدەغەکرا لە مەکتەب یەکەمین کەسمم ڕیاکسیۆن نیشانداوە گوتومە ئەو کێشەیە بە قەدەغەکردن چارەسەر نابێ ئەتۆ دەبێ پارادیگمی مرۆڤەکان بگۆڕی پارادیگمی مرۆڤەکان بگۆڕی هەر بکو لەو بابەتە باسم کرد پێیان بڵێ ئەوە مسلمانی شکلیە ئەوە فێڵکردنە لەخوا مسلمانەتی ئەوە نییە مسلمانەتی ئەوەیە بە ویژدان بی بە ئەخلاق بی عادل بی لە بۆ هەموو مرۆڤەکان دڵت بە هەموو مرۆڤەکان بسووتێ لە بۆ هەموو مرۆڤەکان وەکو یەک بی نەک ئەتو مسلمانێکی سەختەکاری کولتوری بی ئەوە مسلمانی کولتوریە بەڵام لە سەدا 95 وڵاتی هەری پێشکەوتووی مسلمانان پێی وایە ئەمانەی مسلمان نین بێ ئەخلاق یعنی وەکو وتم ئەمانەی کە مسلمانی کولتورینین ڕیش بەرنادەنەوە ناس نەمزگەوت نوێژ ناکەن ڕۆژ و ناگرن بەدرۆ ئەمان باشە بابە کورتی کۆتایی پێدینیم چارەسەریسیە چارەسەری ئەوێ بەڕای من پیاوانی ئاینی دەبێ واز لە سیاست بێنن پیاوانی ئاینی دەبێ واز لە سیاست بێنن هەمویان حیزبی سیاسی دەبێ واز لە سیاست بێنی حیزبی سیاسی ئیسلامی دەبێ واز لە بێنی چونکە حیزبی سیاسی ئیسلامی لەسەر بنەمای مسلمانی کولتوری دروست بووە لەسەر بنەمای فەقه دروست بووە و فەقه بریتیە لە کورتکردنەوەی ئیسلامەتی بۆ ئیسلامێکی کولتوری ئەمە زۆر زۆر گرنگە هەرچەندە معاویە دەستی پێکردووە بەڵام معتەزیلە و سۆفیەکان ویستیانە چارەسەری بکەن و ئێستا ئیسلامی سیاسی گەڕاوەتەوە بۆ سەردەمی معاویە بە فرت و فێڵ بە درۆ قورئانەکە بەرز دەکاتەوە بۆ ئەوی بیکەنەوە بە خەلیفە دەبێ مسلمان تاکی مسلمان ئەو جەسارەتەی هەبێ ئەو بوێریەی هەبێ ئەگەر خوای خۆی خۆش دەوێ بە هەموو مسلمانێک بڵێ لە سیاست دوورکەوە و بە تایبەتی پیاوێکی کە ڕێبەری مسلمان ئایا مەلایە فەقێیە شێخە و یانی عالمی ئیسلامیە نابێ پەیوەندی بە سیاستەوە هەبێ وەکو ئەو سەختەکارە عەلی قەرەداغیە دەوڵەت و ئاین چۆن لە یەکتری جیا دەکرێنەوە لە یەکتر جیاکردنەوە نییە مەسەڵەن لە ئەڵمانیا بەڕێزە یعنی ئەوانەی بەناوی سیکولار ئەڵێن دەوڵەت و ئاین دەبێت لە یەکتر جیا بکات لە ئەوروپا شتێکشنێکی هەڵە هەیە بەڵام وان نییە بۆ شێوەیە نییە سیکولاریزم ئەوە نییە سیکولاریزم بریتە لەوەی کە ئەتۆ بڕیارێکی عادل بدەیت لە بڕیارداندا جیاوازی نەکرێ لە نێوان کەسێکی بەدین و کەسێکی بێدین ویانیش کەسێکی فلانە دین و کەسێکی فلانە دین بە تەنیا ئەوەیە لە بڕیارداندا جیاوازی نەکرێ لە پرۆسەی بڕیارداندا بڕیاردان لە هەموو بوارەکاندا لە بواری ئابووری لە بواری عەدالەت لە مەحکەمە لە قوتابخانە لە سەربازگا تێگەی لە سیاسەتدا ئەمەیە دوو لە هەمان کاتدا کاتێک ئەڵێن ئەمە ڕاست نییە ئەمە نابێ بکرێ وەکو نمونەیەکیشمان هەیە لەبەوە مەسەڵەن من چەندین ڕەفیقی تورکم هەیە لە ئەڵمانیا خوێندویانە نمونەی خۆیان باز دەکەن ئەڵێن ئێمە مسلمان بووین لە تورکیا کاتی خۆی تورکیا پارەی پێ نەداین بۆی بین بخوین چونکە لە تورکیا پێشتر میکانیزمێکی وا توند و تۆڵا بوو میکانیزمی ناتۆی سیکولاری تورکی وا بوو ئەوە ڕاستێکە کەسێک کەزانی بەیان نوێژ دەکا و مسلمانە شتیوە پارەیان نەئەدای بچێت لە دەرەوە بخوین یان گوت بەخۆمان هاتین هیچ ڕێگامان نەبوو هیچ کەسێک نەبوو یارمەتیمان بدە ئەو کاتە ساڵی 60ەکان و 70ەکان ڕێکخراوی مسلمانی شتیواش نەبووین گوتی ناچار بووین پەنامان لە بۆ کلێسا برد کلێسا هەڵسا پارەی خوێندنی بۆ داین و ئێمە لە کلێسادا ژووری بۆ دادی کرد ژووری خەو بەبێ ئەوەی ڕۆژێک پێمان بڵێ ئەتۆ مەجبوری ببیە کاتۆلیک واز لە نوێژکردن بێنە
بەبێ ئەوەی بزانە ئەوە ئەخلاق ئەوە مۆڕاڵە تێگەی و ئێمە بەو شێوەیە دەرچوی و ئێستاکە ئەمانە لە دینیش هەڵگەڕاونەتەوە ئەوانی من دێن ناسم لە دینی ئیسلام یعنی مەبەستم پێیان وایە کە ئیسلامی ئێستا ئیسلامێکی تاو درۆیە ئەوە نمونەی سیکولاریزم ئەوە نییە وەها دەوڵەت ینی ئاین بخرێتە ناو مزگەوت من نمونەی مسرم هێنایەوە نمونەی تورکیا هێنایەوە ئاین بەزێ بێڵی بۆ ناو مزگەوت مەترسی زیاترە لەوەی کە تۆ چاوەڕێی دەکەی کۆمەلگایەکی دڕندەترت لە بۆ دروست دەبێت کە تۆ چاوەڕێی دەکەی وە لە هەمان کاتدا بە پێی چاوانەی ئەوە نابێ نابێ ئاین و دەوڵەت و حکوومەتیش نیکاح بکەن لەگەڵ یەکتری سازش بکەن سەرۆکی حیزبە لە پێش هەڵبژاردن ئەسێ سەلەفیەک داوەت دەکات سەرۆکی حیزبە ئەچێ ئیخوانێک داوەت دەکات سەرۆکی حیزبە نازانم چێک داوەت دەکات ئەوە نیکاحکردنە ئەوە نابێ ئێمە ئەڵێن دەبێ پیاوانی ئاینی ئەوزا سەلەفیا ئیخوانیە نازانم چییە دەبێ واز لە سیاست بێت لە سیاست دوورکەوێتەوە لەسەر ئەخلاق کار بکە لەسەر ئیرادە کار بکە لەسەر ویجدان کار بکە لە بۆ هەموو مرۆڤەکان وەکو یەک کار بکە ئەوە ئیسلام جوان دەکە ئەمە پێویستە خاڵی سێیەم بەڕای من لە لای کەسانی مسلمان ئەو ترسنۆکیە دەبێ بەلاوە بنرێ مسلمانەکان بە تەنیا لە خوا ناترسن لە ڕاستیدا لە ژێرناوی ترسان لە خوا لە سیستێم دەترسن دەبێ ئیرادە بکەی ئیرادەت هەبێ تێکۆشان بکەی تێکۆشان و ئیرادە زۆر زۆر پێویستە بۆ مرۆڤ لەسەر زەوی هەموو شتێک لە بۆ ئەو لای دامنێ ئەتۆ لەسەر زەوی چۆن ئەتوانی ئیرادەت هەبی خۆڕاگربی وەکوتم یەک وجدانت هەبی دوو عەقلت هەبی کاتێک کۆمەلگا خێزان دەوڵەت حیزب عەشیرەت مزگەوت چایاخانە یانی فلانە کۆمەڵ شتێکی پێویستی زوو باوەڕ نەکەی یەک بیری لێ بکەوە ئەوە چەند مەنتیقیە دوو چەند شتێکی ویجدانیە بەپێی ئەوە تێکۆشان بکەیت و بەشداری بکەیت لە تێکۆشان ئەتۆ بەتەنیا هەموو ڕۆژ بڕۆیە نوێژ بڕۆیە نوێژ بڕۆیە نوێژ بڕۆیە مزگەوت سەڵاواتان لە دێ خۆت بێدەنکەی چاوی خۆت بپێشی حیزی و سەلامەتی وەکو ئەگوترێ لەناوچەی ئێمە ئەوە بکەی ئەتۆ چ مسلمانێکی گەندەڵیەکە هەر دەمینە گەندەڵیەکە ما ئابووری خراپ دەبێ ئابووری خراپ و مسلمان تووشی دزی و تەزویر و درۆ دەبێ لێکتر جیابوونەوە تێکدانیشی لەسی کۆمەڵایەتی دروست دەبێ ێ باشە چەند بەو شێوەیە دەچێ لای خوای ئەچێ خۆی چی دەڵێ بەس ئەڵێ من چوویمە مزگەوت و حیجابم لەسەر ناو ڕیشم بەرداوەتەوە سەڵاواتم کردنەوە درۆم لەگەڵ تۆ کردووە فێڕم لە تۆ کردووە ئەتۆم فری داوە ئێ وەڵڵاهی من لە زیاتی خوابم سەرەتا ئەتۆ دەکوشم خاڵی چوارم کە خاڵی هەرێ گرنگە پەروەردە لەسەر ئەساسی خودا و نەریت نەبێ خودا وا دەڵێ خودا وا ناڵێ نەریت وایە نەریت وانییە نەخێر فلانە کار زیانی هەیە فلانە کار سوودی هەیە سوود و زیان یعنی کەسێک کە هۆمۆسێکسواڵە زیانی هەیە لە بۆ تۆ یان زیانی نییە لەسەر ئەو بنەمای بیری لێ بکەوە ئەم کارم پێ چیە کۆمەلگای مسلمان وها تەماشای هۆمۆسێکسواڵ دەکەیاننا ئەمن کارم پێ چیە دایکی من چۆن تەماشای دەکە ئەمن کارم پێ چیە سەرۆژی حیزبەکەی من چۆن تەماشای دەکە ئەمن کارم بەوەیە ئایا دوو کەس دوو پیاو لەگەڵ یەکترن زەرەری هەیە بۆ من و بۆ کۆمەلگا یان نیەتی و ئەگەر کارێک بکەم ئەو دوانە لە یەکتر جیا بکەمەوە کارێکی ویجدانیە یان نا ئەو بنەمای بڕیار دەدەم هیچی کەنا نمونەیەکی زەقم هێناوە دەزانم بەڵام ئەو نموێت لە بۆ هەموو شتەکان پێویستە لە بۆ زەکات لە بۆ ئارەق خواردنەوە لە بۆ بیرە خواردنەوە لە بۆ درۆکردن لە بۆ تەزویرکردن لە بۆ هەموو شتێک ئەمە پێویستە وەکو هەموو جارێ تکاتان لێ دەکەم ئەو بابەتە بە تایبەتی شاعر بکەن بڵای بکەنەوە لە بۆ دۆستە مسلمانەکانتان بنێرن و ئەو بە لەو بابەتەدا بە هیچ شێوەیەک خۆموان نابینم کە ئەمانە دوور بکەمەوە لە ئیمانەکەیان لە مزگەوتەکەیان لە نوێژی و ڕۆژیەکەیان نەخێر من مەبەستم ئەخلاقە دەبێت لە پەنای ئەمانەدا لە پەلای ممارەسەکردنی دیندا ئەخلاقی شەبێ ویجدانی شەبێ من بە تەنیا مەبەستم ئەوەیە تکاتان لێ دەکەم بە کۆمنتێکیش بشتێک بنووسن تکاتان لێ دەکەم لایک بکەن تکاتان لێ دەکەم ئەوانەی کە کەناڵی یوتیوبی هیوا خۆشناویە سوبسکرایب نەکردووە سوبسکرایب بکەن تا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش ڕێز و سڵاو هەر بژین